هزار کەس داوای هەبووە لەسەری ڕسڵاو لێبێ سێ بەشی نوێ لە زاکوی سلێمانی یەکرێتەوە ئەم بەشانەش وەسیی زۆری لەسەرە ئەم بەشان چی و چین چۆن بوو بڕیارتان ئەم بەشانە بکەنەوە بەڵێ بەخێر بێن زۆر سپاس ئێمە بە شانازیەوە بە هاوکاری و بە یارمەتی جەنابی وەزیری خوێندنی باڵا و وەزارەتی خوێندنی باڵا و بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی توانیمان کۆلێژێکی تازە کە لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان تازەیە کۆلێژی ئاسایشی نیشتیمانی کە خۆی لە دراساتی هەواڵگری و دراساتی ئاسایش و ئاسایشی ئەلکترۆنیا بینێتەوە بۆ ئەم ساڵی خوێندنی 2025 بکەینەوە. ئەمە نمرەی چەند وەرەگرێت چ بەشێ وەرئەگرێ؟ بەڵێ ئەمە نمرەی 75 داناوە بەڵام ئەوانەی کە تەقدیمیان کردووە پێشکەش فۆرمیان پێشکەش کردووە 96 شیتایە دەرەجەکانیان بۆیە لەواچە بکێتە منافەسەوە بەشی وێژەیی و زانستی وەرەگرێ بەشی زانستێکە ینی سایبەر سکیوریتی تەنها بەشی زانستی وەرەگرێ بەڵام دراساتی ئاسایش و دراساتی هەواڵگری هەردوو بەشی زانستی وێژەیی وەرەگرێ بەڵام تەنها دەرچووی پۆلی 12 وەرەگرێ. چەند قوتابی تەقدیمی کردووە؟ وەڵی من زیاتر لە یانی نزیکی هزار کەس داوای هەبووە لەسەری بەڵام ئێمە نەمانناوە بۆ کەسانی کە یاساکانیان مەرجەکان نایانگرێتەوە ئەوانەی تر نزیکی 500 دانە فۆرممان تەوزیع کردووە لەو 500ش 200 هەیە کە مەرجەکەی 250 فۆرمەکە مەرجەکەی ئەیگرێتەوە ئەوانەمان بۆ هاتۆتەوە وەرمانگرتوتەوە و تاقیکردنەوە دانین دوای تاقیکردنەوە خوێندکارەکان وەرەگیرن. ئاسایشی نیشتیمانی هەواڵگری ئەم بابەتانە ئەمە بە شێوازێکی ئەکادیمیە و کە سەرجەمی لەلایەن کەسای پسپۆڕ ڕاوترێتەوە؟ بەڵێ ئەمە تەبەن ئەم کۆلێژانە ئەم کۆلێژە لە هەندێک وڵات پێشتر لە ئێستاشا سەر بە وەزارەتی ناوخۆیان بە وەزارەتی دیفاعە بەڵام لە ئێستاە لەسەر ئاستی جیهان لە زۆرێک لە کۆلێژەکان کە ئێمە پیاچوونەوەمان بۆ کردو و کۆکردنەوەمان بۆ کردووە تا بزانین چی ئەەکەین لە زۆرێک لە وڵاتان لە ئێستاە لە سەر وەزارەتی خوێندنی باڵا هەیە بۆیە ئێمە شتوانیمان پاڵپشت بەوانەی کە لەسەر ئاستی جیهان هەیە ئێمە شتوانیمان بیکەینەوە بە شێوەیەکی ئەکادیمی نازناوی زانستی وەرەگرێت نەک سەربازی.